بەڵێ ئەوە کوێستانە خزمە بۆریە ئێرە کوێستانی بۆڵانی پێ بەری ئەوواری کونەمێشی ئەوە تایبەتە بە عاجی سێمان و مام خالید و ئەوانە برانە هەموو مام عوسمان و ئەوە ئیوانە ئەو وارە چەند بران بزدە بدنزان چەند برانە هەمویان دێن بۆ گەرمێنی کوێستان دەکەن نە ئەوان نە ئەمە بەخۆی گوندی شێخ مەمودیانە گوندی شێخ مەمودیان بەری چوشم بۆ شێخ مەمودیان بۆ بەرنامەی ماشەڵڵا زۆر بەڕێزن بەری بەخێر زۆر ئەوجنان زۆر بەڕێزن جا ئەمە بەخۆ کوێستانن نیا و خزمە بۆریانە ئیزن داینە زۆریشیان لێ مەمنونین هەتا مردیان لێ مەمنونین ئەگە مەسەرەن لە بەوان نەبا ئەوان ئیزن نەدابان ئەمە ناتوانانی بینیرە ئەوە مارە براتی مارە خالیسی برامیش لە وارشان کەیمە برات خۆ لە شاردینەوە بۆ نە دیارکەیفی بڕ کامیڕای نە کاکەوە بۆ نای کاکە وەرە ئەو دوقسەی خۆشمان بەزەم لە وارشان کەیمە مارم بەخۆ مارە برایتم ئەمیش لێن دەرێ کاک ڕزگار و مام عومەروان هەموو خزمن ئیزنیان داینە زۆریان لێ مەمنونە ئەوەی تەنیشت خێزانتە بەری خاتنەوە کاتت باش کاتێ توش باش ناوی بەڕێزت هێرۆ خات و هێرۆ خات و هێرۆ ژیانی مەڕداری تا چەند بەزەحمەتە ئاسانە خۆشە ناخۆشە هەموو شێ خۆشی ناخۆشی تدا بەس خۆشەکانی زیاتریان ناخۆشەکانی بەخوای خۆشە خۆشە بەمە خۆشە جەوەکەی مادام فێنکە زۆ خۆشە زامە هاتینەوە ستاوە چلی هاوینێ ماشەڵاز بە گەرمای ناکەی شەوانە زۆر ساردا چەند بەتەنان بەخۆدا هات دووەتە باشە ساردا بەشەو منداڵانە زۆر حەز بە سەرمای ناکەن یان ڕاتون نانە لێ ڕاتینە لێ ڕاتون خاتون لێرە تاچە خواردنە کورداوارەکان گرنگی پێدەدرێت بەخوای زیاتر بە خواردنە کورداواریەکان لێران گرنگیان پێدەدرێت دەخۆن بە زۆری بەخوای برنج قڕە برنج و قڕاو بۆ قڕای بەناوبانگن قڕاو شیرێ ژوڕونەکەین و قڕاوی چۆنی ئامادەکەی بچی ئامادەکەیت و ماستەکە ماستی مەڕێ حتمەن ئەی گۆشتەکە شەری حیوانی گۆشتی حیوان باشە بۆ گۆشتی حیوانی باشە بۆ هۆکارەکەی چییە بەخۆی بەناوبانگترا بە دیاریکرای شو بزانم گۆشتی بزنی وابزانم ئەیگڵی مەڕێوە بەناوبانگ سووکترا هەندێک کابان هەن قڕاویان لەرە سەڵ دەگەڕێ هۆکارەکەی چییە لی نازانن بەخوای لێ زانینی ئەوێتن ڕاوێش ئەرێوەڵا نابێت دەسی لەسەر هەڵبگری دەبی نە پێشوەخت فیواز ڕوونێ بکەی ماستی لەسەر ڕووکەی هەتا ئەو ماستە بەخۆ ئەتورێتەوە چیتراوە هەنج ئاوی گەرم تێەکەی قڕاوکە بەخۆ ئەوری ئەی بێزگەل لە بەرهەمی ماست و ئەوانە بڵێن پەنیر و ئەوانەش دەکەن هەر بەشی خۆتانیان بەشی بازارش بەخوای حتمەن زارە زانیتن ئەگەر زیادبی لە خۆن لۆ بازارشەکەن ئەگەر زیادش نەبیتن هەلو خۆن دەگەل لەو خزمەکان و پەنیرێرە بەناوە بانگەوە چیلۆ چەندی دەکا چی لە بە مانە بیستی بکە باشە جۆرە هەوێنەکەیە بۆ پەنیری ئەو گڵێکە یابزانێت ئەو گڵە لە شوێ ئەوەی دێنەوە لە شیلچەیان ئی تۆس ئەو نەزم خۆرێکە بۆ هەوێنی ئەوەکەی شیلکە شیلکی بێڵی ئەیوانی لە قەسابخانەی دەینەوە ئەشۆی جا ئەوە ناودین شوێنتان بۆ هەڵگرنی پەنیرەکان هەیە بڵێن کوونە پێستەوانتان هەیە زۆرن ساردێرە کێشینە هیچ کێشینە لە خۆی پێسی نییە ناوەڵە هەتا ئاوی لە خۆ هیچکە کاتن لە پیستانەکەن چی ئاوی لە خۆ هیچ کرد وەختی داگرنێ وەختی ڕۆنچوونە خوارێدا ئەگرین و ئەنێرینەوە بەڕادی تەمەند درێژ بن تەمەند درێژ میشاڵی میشە لەگەڵ پیاوەکەی هەمیشا هیوای بەختەوەری تەمەند درێژتان بۆ دەخوازم پێکەوە جوانە کاکی شو بزانم میوانە بەرێ ئەرێوەڵە کاکە سلااوت لێبێ سلاوی خۆت لێبی سلااو لە زەنابی شێت هەر بەخێر بازان میوانی تازە شاتووی بەنیازی چەند شەوان هاتووی وڵای بەنیازی ئەوانە خار منە من وەکو هاتن زوو دێم بە سۆلا و ڕۆژاتینە لەگەڵ جەوەکەی ڕاهاتووی سەرنێ ڕاهاتینارێ وەڵا خۆش بەخوای مادەم هاتووی تامت لێ کردووە من لێرە زەریکەشاتووی زارێ 5-6 دەمینێمەوە لێرە بخۆت لە شۆ ڕاتووی لە هەولێرە هاتی لە هەولێرە تا چەند فەرقیە جەوەکەی زۆر کەم سەتادەی فەرقی هەیە سەتادە ئەرێ وڵا ستابڕۆ لە هەولێرە ئێستا لەبووم بەڕێ دێنەبی ناتوانانی لێرە مەشەڵامەوە سەرمامانە زۆر ساردە نەگەر هەندێک وابزانم کاچی سەعابی چوار چاوانیشە ئاسابی شارسانەوەی تەنیشتی خێزانی ئەوە خێزانەتی ئەوش خێزانەتی ئەوان کۆنەکەیە ئەو کۆنەکەیە ئەوش نوێیەکی پندێکی پێشینان هەیە بزانم تا چەند لەگەڵ ئەو پندێ دەڵم پیاوی دوژنە جەرگی و کوونکونە وایە یاننا دەمەکەم بۆ پسڕاستکەوە ئەو شتە لۆ پسڕاز دەکەمەوە ئەو شتە دەگەڕێتەوە لەسەر پیاوەکەیە پێنی پیاوەکەیە ئارۆڵا پەیوەندی بە پیاوەکەیە ئەوەی بترسێتن بەخوا ڕاستە جەرگی کوونکونە ئەوەی بترسێ ئەوەی نەترسێ
بەخوا جەرجی وشی چای سەفینە بەخوای دەبێ ئەوە بە ئیسانی بەخێرەتیش دەکرێت ئازادی نارم کە من بە شخصی خۆم دوو خێزانمانە ئەوە خێزانی گەورە تا چەند لیان ڕازی زۆریان لێ ڕازیمە وەکو ڕازی بوون لیان ڕازیمە من کێشیان نیە تا ئێستا ڕۆژێک لە ڕۆژە یەک قسەی بێکی نەگوتیە ماشەڵای دەوێت جاوەشم لە ئێرانێشم هینەیە ئەوە نەک لە ئەو ئێرە نییە دەڵێن ژنی دووەم پێی خۆشەی سێم بێ وڵات جاوە شایدەوە پێی خۆش بژنێکی دیکە بەسەوە چێ پێی خۆشەی سێم بێن بۆ یەکەم پێی خۆش ئابۆی تۆڵی خۆی بکاتەوە تۆڕی خۆی لێ بکاتەوە خاتون وایە پێت خۆشە بەسەری بێنی پێت خۆش نییە ناڵە پێت خۆشە لە مرتاحان بۆ دوانە تا چەند دڵخۆشن بەیەکەوە ئەگەر دوو ژن پێکەوە لێک حاڵی بن ئەوزانام ژیانەکە کێشەی نییە بەسەکە لێک حاڵی نەبی تۆزێک مشکیلەیە هیوادارم بەیەکەوە پیر و خەڕۆ بن ئەسەرکەوتوو بن خاتون تۆ تا چەند دڵخۆشی قسە شەر من دیارێت و ئینشاڵڵا هەر بێکەوە پیر و خەڕۆ دەبن و تەمەند درێژ بن تەمەند درێژ لە ساقیتان بۆ دەخوازن نانە سەعبەی دەکەم مەیکە بەسێ تاوا عیبی نییە لە خۆی تێکمەدا سەس پێم خۆشەوە بپرسم ئێوە مانگی چەند دێنە ئێرە تقریبا 25 هەتاکەی یعنی ئێکی 6 لەوێ بەڕێکەوتێکی 6 یەکی 6 دێن زن نادری 26 دەگەن ئێرە 25 ئەوهاجە ئەو ساڵ لەوە ڕشت چۆن بوو هەبوو نییە باخوای نییە تۆچی سارانە ئاو نیانوکە ئاو یعنی ئەو مێرگە هەمووی شت بووینە ئەو ئاوە چەندی ئەوی هەیە ئەوش دەنا سۆن دەکاکرێت لەو شینیاتیا بە شینیاتی کاشنێ شینیاتی زۆر مەغدور زۆر مەغدور ئەس لەخوا بزار شوێنەکەتان زۆر خۆشەوە ئارێ وەڵا لەخوای بە زیادی زۆر زۆر خۆشە زۆریش ساردا ئارێ هیوا لە ساغوی تەمەندریشتان بۆ دەخوازێن